سڵاوتان لێبێت دەروندروستی ئەم جارە تایبەتە بە بەردەوامیدان بە بابەتی فرەژنی کە لە ئەڵلقەی پێشووی دەروندروستیە باسمان لێوە کرد. کۆمەڵێک پرسیاری دیکە هەیە کە ئاراستەی بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجێنی ئەکەین کە بەڕێزیان مامۆستای ئاینین بزانین لەو بارەیەوە چیمان پێ ئەڵێ. بە تایبەتتر باری دەرونی خێزانی یەکەمی کەسێک کە ئەیەوێت هاوسەرگیری دووهەم و سێهەم بە ئەنجام بگەێنێت. بینەرمان. خێسە دکتۆرەوانی کە بینەری ئەم بەرنمەیە بنجویان ئەم قسەیە بێ لە بینی بە حرامی بیکەم یان بە حەڵاڵی بیکەم حەڵاڵیەکە باشترە ئایا بۆ ئەمەیان مەرجدانەدراوکەواتە ئەو مەرجانی پێشووتر باسی کرد هەمووی هەڵەوەشێتەوە لەوێ سێرم کە ئەمە حاڵەتن مطلق و ڕەهانیە هەموو شتێک بە ڕەهایی سەیرێکی وایە بەڵام ڕەهانیە هەموو کەس ناتوانێت ئەم حاڵە بڵێ حەڵاڵکەم تا حرام باشترە ئەو کەسێک کە مەسەلەن بۆ نمونە ئایا خۆشەویستی بەیانە دروست بووە ئەگە دوو کەسێک تریان خۆش بێژە سەریعی ئیسلامی ئەڵێ حەل تەنها بەس زەواجە شتێکی ترنێ جیاکردنەوەیان زەرەرە خۆ کوژێ بۆ خۆی انتحار و خۆ کوشتن لەبەرە پێغەمبەری خوا فەرموویەتی ئەگە دوو کەسێک تریان خۆش ویست بوو و گەشتبوونە حەدی عەشق و ئەوانە ئێستا وەرە لێکیان مارەکەن ئەمە حاڵەتەیە ژنی یەکەم جاز دەکەم لەم کاتەیە ژنی یەکەم ئەبێ بەڕاستی ئەم پیاوەی کە ئەم ژنە هێنێ ئەم دووەمە ئەبێ لەگەڵ ژنی یەکەمەکەی خۆیان ڕێوشوێن تەرتیب بکە جا چی ئەمە ساکاتەوە یا بە ئەو مەحەبەتەی نەکردا تا ئەمە وانە لەگەڵ ئەو لەگەڵ دووهەمە کە ئیزانی ئەمە ڕازی نییە یا تا لەگەڵ ژنی یەکەمی خوا بێ ڕێوشوێنەکانی کە پێویستە بۆ ژنی یەکەم بەسوود دەبێت لە بەرامبەری ئەگە خوا نەخواست بەهۆی ژنی دووەمەوە ژنی یەکەمی عەزیەتدا ماڵی تێکدا ناڕەحەتی کرد بەرپرسە ئەو کاتە دادگا لێرا بۆی هەیە لەسەر محاسەبەیکە باش ئەمە محەبەتی لەگەڵ کەسێکی ترە و ئەمیش ڕازی نییە بەڵێ لەم کاتەیە پێویستەکە پیاوەکە جای دەست نەما بوو ئەم محەبەتەکەی تا ئەمە ڕازی نەکە باش باشە ئەمە ئەوە ئەی ئەگەر بێت و بە محیبەت نەبێ بۆ نمونە هەر پیاوە لە ماڵ و دانیشتە ئەشمێ لەو بارەیە و لە ڕووی دینی قسە مامۆگەر پیاوە ئەڵێ ئەگەر تووڕەم مەکە یانەها هەڕەشەی ژنێنانی دووهەم و سێهەم ئەکەن یان هەنێک جار بەداخەوە وەکو خۆشترین سەعبەتی خۆیانە کە باسی ئەەکەن ڕاستیا من ئەو قسانم پێ جوان نین بە شتێکی ئادابی عامی جوان نایزانم و پێم وایە هەر شتێک کە ژنەکە پێی ناخۆش بێت و خۆشی لێ پارێزی و چۆن هەر شتێک تۆ پێ ناخۆش بێ ژنەکە نێڵێ ئەوێ بەڕاستی مراعاتی و حاڵچووکۆیەکی کە لە حاڵەکانی شەریعی ئیسلامی کە لە باسی معاشرە بالمعروف هەیە کەڵێ معاشرە بالمعروف ئەوێ هەر شتێک ئەو ژنە پێی ناڕەحەتە بێ لە هەر کردارێک هەر ئوسلوبێک نامێ پیاویکە کاوە سوعبەتە قسەکردنە هەڕەشە لێکردن ئەوانە حتا ژوێن حرامە لە شەریعی ئیسلامی بەرامبەر خێزان بەرامبەر ژنەکە لە کەدارکردنی لەسەر خواردن حرامە شەرعان دڵێ ڕا ئەم خواردنە تاڵ بوو ئەوە سوێر بوو ئەوە چینەوە ئەسڵەن ئەوانەی چی دروزی لە شەریعی ئیسلامیە ئەبێ دایان دەستخۆشی لێکە چونکە ئەڵێن ئەو کاری زیادەی خۆیکە چونکە ژن دەسەری واجب نییە من چێشتم بۆ لێ بنێم ماڵم و گسک بە کە کردوێتی بە دەستخۆشی لێ بکەم ئەوە ئیکارێکی ئینسانی خۆیەتی کە کردوێتی ئەم کێشەکەشی هەرچۆن بێ دەست خۆش بێ ئاخوا بەخوا ئەتوانێت تا خۆش دیار لێ نەبوو ئەبێ ئەوە مامەڵە بکات چونکە لە شەریعی ئیسلامیە لەسەر ئەساسی مەوەدە و ڕەحم مامەڵەی ژن و مێداەتی هەیە ئەسڵی زەواج لەسەر مەوەدەیە مەوەدە حوب نییە کە حوبی ڕۆژانە لەسەر دیکۆرێک خۆشویست بێ تەنها دیکۆرەکەی بینیوە باڵاکەی بینیوە حوب بریتێ لە خۆشەویستی دڵ بۆ دڵ جاری وا و دوو کەسە لەوانە لە جەمالە جەمالێکی وای نییە بەڵام جەستیان بۆ یەکتر کۆنتاکتێکی باشی کردووە ئەوە محەبەتە بۆی ئەم دوانە کە بۆ ئەساسەوە زەواجەکەن هیچ شتێکیان جا ناکاتەوە بە تا پیریش ببنێت یان زیاتر خۆشەوێت بەس دکتۆر بۆچی ئێمە لە مینبەری مزگەوتەکانەوە ژۆمان لەم گفتوگۆیانە نابێت کە ئێستا بەڕێستان ئەمڕۆ باستان کرد بۆ منیش زۆر تازە بوو حتا بڵێ دەوانێ من دەدایان بەرنامەیە ئاماژەم بۆ کرد لە کەناڵەکانە کەوتمە زەواجی ئیسلامی بەم حاڵەتی هەتا وتمە بۆچی قورئانە فەرمێ مەوەدە چونکە بەڕاستی لە مەوەدەیە لە یەکەم سەیریکردنی کچێ بۆ کوڕێ بۆ کچێک ئەو یەکەم جای کە دڵیان بۆ یەکتر لێدا ئەو مەوەدەکە لێ دووسێ کۆنتاکتێکە کە یەکەم جا لە بینینی پێسە ڕاستەقینەکەەوە نەک پێستێکی تەزویر کە ڕەنگ کراوە بە دەرمان کراوە حتا بەکچان هەڵە مەگە هاتن بۆ خوازبێنیتان دەرمان مەکەن با پێستە ئەسڵیەکەت کوڕەکە بیبینێ زۆر جارە وترێ مامۆسایانی ئاینی عادەتەن بەیانیانە چن بۆ خوازبێنی لەبەر فریایی دەبوو بۆچی واقعانە خە لە ڕاستیە خۆی دەڕۆدینەکە وایە چونکە بەڕاستی ئەم تشکی چاوی ئینسانەدا لەو پێستە دەگەڕێتەوە لەگەڵ ئەو کەسە کۆنتاکتەکە ئەگەر ڕۆژ و ڕووکەش پێستە ئەسڵیەکە نەبێت درۆ دەرەچێت ئەو جەمالە جەمەلێکی درۆیە بەس دکتۆر ئێستا فیلتەریشمان هەیە دا ئێستا حتا من بۆ نمونە بەسەر جارێکیان چوو بۆمانە بڕینێک کە چوینە ژوورە و کوڕەکەم بان کرد لەگەڵ کچەکەیە کوڕەکەی سەر ئاوە ڕاوەستا تمەوە چییە وتی مامۆستا وەستەوتی زانە ناوی چێ ناوکەن لێ پرسی ناوی ئەوەی کە خۆیەتی مامۆستا من ئەمەم نەبینیوە چۆن وتی بەخوام کچەندێکم ببینیمەوە مارەی مەکە کە دوایی تحقیقمان کرد دەی بالفعل ڕاستی کرد
شتێکی تریان پیشانداوە دانێتی لە ماراکە بەداخەوە جاعزەکەمە بۆیە شریعەتی ئیسلامی زۆر جواناڵێ با یەکتر چاک ببینین جوان سەیر یەکترکەن ئەم کۆنتاکتە پێڵمەوە دەرێ دروستە بێ دوایەوە مامەڵی نێوانی ژنومیت دوایەوە هەرچی معاملەکەن داس و کەوتیانە ڕەحمەیە چووکە خۆشەویستی ئەو نەزاڵە بەسەریانە نابێت دڵیەتر بێشێنن حتا گەسەرنج بێن لە باسی لێدانە لە ژن لە ئیبن عەباسە فەرمووی ئێوە لە ژنتان چۆنەدا ئەگوت بە سیواکە سیواک ئەوە نابێ بە سیواک لێمان داوە خۆ سیواک ئازاری نییە تەناوەتانێ نەگاتە ئەوەی پیا دەست بەسکاتەوە لە ژنە بێ مەحەبەتەکە نەزاڵ بەسەریە باسی تعاملی بێڕەحمە ئەمە شتێکە لە قورئانی پیرۆزایەکە کە لە خاڵەکان بەداخەوە یعنی خەڵکێک کە ڕەخنە لە وڵین تەوعدو دەگرێت لەوەر باسی ئەم لە نەجگەورە ناکە کە ژن و پیا و پێکەوانەی مکەلەفن بە واجبی شەرعیە بێ معاملەیان لە سۆز دەرنەچێت کاونەتی نەدێدانی تێهڵانی تیان نەدەکردنی تایە نەعازێدانی تایە نەیانەکردنی تایە نەبێ خۆراکردنی تایە کرد ئەبێت دەستخۆشی لێ بکەی هەموو کە زۆربەی پیاوان مشکیلیان لەگەڵ خواردنی ژنا هەیە بەڕاستی وەڵامێ دەستخۆشی ژنی کە ویشەی کە دوێنا دەستەی واجب نوتام بڵێ نانی کە ڕۆ خۆ خواردنی خۆی لەبەرەوە واجبی سەرچانی ئەو نییە دکتۆر بەشێک لە خانمان ئەڵێن هاوسەرەکەمان نەنوێژەکە هیچ واجبێک جێبەجێ ئەکە بەس لە مەوزوعی فرەژنیە ئەڵێ ئەمە سنەتی خوا و پێغەمبەرە و من تەطبیقی ئەەکەم ئایا تۆ ئەکرێ نوێژ نەکەیت و بە ڕۆژ و نەبیت و زەکات و یارمەتیدان و شتە شەرعیەکانی ترێ نەبێ هەڵسی ئەمەی ئەخیریان جێبەجێ بکەی کە سنەتە بەڕاستی ئەوە حەزی ئینسانە ئەو دەقە نە قورئانە نە سنەتە شەریعەتی ئیسلامی شتێکی هەیە پێڵەن تەوازون یعنی موازنات لە بینی حەزەکانی ئینسانی شەواجبە لە بینی تەعامل ماسە لەوانە من لە ماڵە دەیان حەزم هەبێ بە چەندێک بۆ جێبەجێکرێ ئەبێ هەمووی داواکەم نابێت تەوازون بەقەدەر ئەوەی کە ئەویش بێکرێ منیش بۆم بکرێ نەک من هەر داواخوازی خۆم کەم بەڵام بڕاعەتی ئەویش نەکەم ئەمە شتێکی وا لە ئیسلاما نییە ئەم جا دوایەوە ئێستان فرەژنی نەفەرز کردووە جارە نەفەرزی کردووە نە بە واجبی شەرعی داناوە نە بە سنەتیشی داناوە بڵێ سنەتە کاتە سنەت نییە وەکو سنەت نییە ئەتوانی بڵێم کو پیانسم کردوێتی بەڵام وەکو سنەتی شەرعی بڵێمە سنەت نییە بەڵکو ئەمە یەکێکە لە پرۆسەکانی پرۆژەیەکی ئیسلامیە بۆ حەلی مشکلە لە کۆمەلگەی ئیسلامیە کاکە کۆمەڵی دەوانەیە حاڵەت بێتەگە بە مجتەمع بە ئینسانانە بیخۆین و بەدەر لە ئایدۆلۆژیاوە خەین ئەولاوە بە ئینسانانە سەری ئەم مەشروعە بکەین تۆژێکی بەحەل بۆ کۆمەڵە کەس کۆمەڵی خانم هەیە لەوانە پێویستی پێ بێ کۆمەڵە ماڵ هەیە پێویستی پێێتی کۆمەڵی لەوانەیە بەخێوکردن و مناڵەکان سەرپەرشتیاری ئەمە پرۆژێکی ئینسانی گەورەیە وەکو حەز باسی لێوە وەکو حەز نییە باش بابەتێکی ترمان هەیە ئەڵێ ئەگەر ژنەکەت مناڵی نەبوو یان ئەگەر ژنەکەت کێشەی سەررجەیی هەبوو چکە بیرمان نەچێت لە محکەمەکانە ئەڕۆن بە نهێنی ئەڵێن ئێمە مشکلی سەررجەییمانیان لە مەجلیسی سڵحی عەشایریەکانە بۆ یەکسەر ئەوانی کەمووی بۆی مۆر بکەن کە بڵێن بۆت هەیە ژنی دوو هەم بهێنی ئایا ئەم مەرجانە باس کراوە؟ بەڕاستی ئەو مەرجانە لە فیقی ئیسلامیە هەیە بەڵێ لە باسی مەسەلەی کە کەسێ منداڵی نابێ یا خێزانەکەی نەخۆشە ئەو نەخۆشیانە وا ئاکا لەوەی کە ناتوانێت سەررجەی تەواوکەوە پیاوەکەش پێویستی پێێتی ناتوانێت بەڕێگەیەکی تر دابینیکە کە ڕێگەی ڕۆژوگرتن و ئەوانەیە لەم حاڵەتانەیە شریعەتی ئیسلامی ئەمەی کرۆ بە مەرج بەڵام چۆنە ئەمانە بە قسە نابن ئەمە ئەبێ تەطبیق بچەسبێت تحقیق بێ بە کوتێکەکەی ئەوان کە مەسەلەن عوقمەکەیەوە دوکتۆر و هەمووی ئەڵەن کاکە تازە چارەسەری نییە و تەواو ئەمان کەوابێ ئەو خانمەش کە خێزانی ئەم پیاوەی لەوانێت بگاتەوە قەناعەتە حەزکە ئامێدەشی خۆشی حەزی لە مناڵە بەڵام کە خۆیان لە خۆیان نایبێ لەوانەیە ڕەگرت نەبێ بناڕەحەتیش بێ ڕازی بێ مناڵێک تر هەبێ من چەند لەگەڵ قەناعەتی پێکەوە مناڵ ئەمە دوکتۆرە و فڵان دوکتۆر ئەو فڵان عەمەلیات ئەو فڵان تاقیکردنەوە ئێمە هەمانە مەسەل لەوە هاتوو دوایی توی مامۆستا حەزەکەم ئیتم پیاوەی بەڕاستی ئەوەی پێویستە بۆی کردوون خوا جەزای باتەوە یاخوا حەچی ویستومە من کردوێتی ئیتر تەواو گەشتنەوە حەدێک کە من تازە منداڵم نابێ خەتاکە ژی منە هی ئەو نییە لێرەوە من ڕازیە من چێژنی دوو هەم بێنێ بەڵام باژنێک بێنێ کە من دڵم پێ خۆش بێ ئەمە ئەو حاڵەتانە باشە ئەمەی تریان کە باسی سەررجەیە و پێویستی بە تاقیقەیە ئەوەش چۆن تحقیقەکە ئەو کاتە ناکەوە گونجێ ژنەکە خۆی دانی پێێنێ ئافەتەکە اعترافەکە دانی پێێنێ و کاتێتم چاپیاوە هیچ عوزێکی نەماوە کاتە قازی داوای لێ کارزان مەرجە ڕاستە ئەبێت دادوە تاقیقە بڵێ ڕۆڵێکیان تۆ بجا کە من کەسێ بێتە لامە گەشتێکی وا بێژنەکەی بانکەین ئەڵێن بە قوربان پیاوی تۆ پێویستی بە ئافرەت هەیە بۆ ڕێگری لەکەی سامی خانمی وایە لە مامۆستا وەڵڵی بە هیچ شێوازێ حەزم بۆ پیاو نییە
دێ گوناحیتە لەوە پیا و خێتە لای ئەوە جیایە ئێتەوە حاڵەتێکە بۆ ئەبێ لێی گەڕێت بەو پێی زانیمان مەرجەکان قورسن و من چەند جارێکیش دووبارە مەکردەوە مەرجەکان بەڵام ئێمە تۆڕە کۆمەڵایەتیەکانمانێ کەسانێکی زۆر کەمەلان مامۆسای ئاینین بانگخوازن یان کەسانێکی دیندارن جۆمان لێ بۆ ئەڵێن نەک سونەتە بەڵکو واجبیشە ئەمە پیاوگوێی لێ ئەبێ یاخود یەکێک لە بانگخوازەکانی تر باز لەوە ئەکات کە ئەگەر نەهێڵی مێردەکەت ژنی دوو هەموو سێمبێنی ئەوە لەو دنیاخوا غەزە بێ لێ ئەگرێ ئاشتی وا هەیە ئەم تەفسیرانە لە چۆ بەڕاستی ئازانیی هەموو ئەمانە پێوترێت تەفسیراتێکە دابڕاون لە کۆکەی چونکە ئەمانە کۆی کۆمەڵە تەفسیراتی قورئانی پیرۆزن کە ڕێی زانایان ڕەحمەتی خوان لەبێ ئاخۆ و لەگەڵ کۆمەڵە دەقاکە کۆیان کردەوە بەڵام ئەمانە هەموو یەکەیەکن مەسە بۆ نموناوەی کە ئاڵێ واجبە بۆ کێ واجبە بۆ کەسێک کەوتمان ئەو حاڵەتان و مەرجانەی هەبێ هیچ حلێکی تری بەدەستەوە نەماوێ لە حەقی ئەوە لەوانەیە چونکە ئەگەر زانایەک هیچ چارەسەیەکی تری نییە بۆ زەواج پێویستی پێبێ بۆ حەقیەوە واجبە نابێت دانیشێ ئەوە حاڵەتی ضرورەتێکە کە فاکتەر هەیە ئەوە نەک مطلقات واجب مطلقا واجب نییە بۆشی کە مەسەلەن کە ئەڵێ ئەوەی تریان کەوتی غەزەب لێگرێ ئەمە حاڵەتەیە کە پێویستە کات ئافرەتەکە ئازانێ 100% خۆی تاوانبارە لەو مۆزوعە ناچێت دەژێر باری حقیقت و شەرعیشەوە ئەمەڵێ ئەگەر هیچیش نەبێ هەرە بهێڵێت خۆی فقەن ئاوایە ئەگەر ئافرەتەکە ڕێگر بوو لەوەی ئەم پیاوەژن بێنەوە خۆشی ناچوە ژێربار لەگەڵیا کاتە گونابارەکە کە بۆ ڕێگە نادێن ئافرەتە وەکو خۆیان خۆرە خۆ چاکە ڕێگە بدە بەچێ زەواجەکەی بکە هیچ مشکلێکیان نەبێت و بڵێ ناهێڵم ژنی دووەم ئەمە ناچێتە بابی غەزەبەکەی خواوە غەزەبەکەی خوا پەیوەندی بەم حاڵەتانەوە نییە یعنی هەموو ئەمانە بابەتێکن ئەی بۆ ئەمانە باز جا ئەمانە چیەکرد ئەمانە دائەبڕێن وەکو چۆن تێ دەقەکە دائەبڕێ لە کۆکەی تری وەکو پێوتی ئەم دەقە لە قورئانی پیرۆزە هاتووە لە دەوروبەریا کۆمەڵە دەقیتر هەیە هەمووی پێکەوە بێگرێتەوە چونکە یەک دانە پاکێجە کە جیامان کردکەوە بە پاکێج ئاوا دەرەچێت بابەتەکەمان زۆر درێژەی خایان بەڵام وەڵام پرسیارەکان زۆر جێی سەرنج بوون بۆ من دوایین پرسیارم ئەەکەم زۆربەی پیاوان و مامۆسایانی ئاینیش لە زۆربەی دیبیتەکان ئەڵێن خۆ هەر ژنەش سەر بە هەوێش و ئەکات ئایا ئێمەش ئەڵێن ئێمەش ئەمە ئەڵێن چکە هەر ژنە باسی ئەوەت کرد کە زۆر جار تۆ ئەبیتە هۆکار بۆ تێکدانی ژیانی خێزانی کەسێکی تر حکمی ئەم کچە ئەم ژنە چیە چکە زۆربەیان کچی گەنجن یان کەسێک نییە بڵێن بێ هاوژینە و وەزعی مادی خراپە و ناتوانێت مناڵ بەخێو بکات و یان لە حوبا بێت یان لە حوبانە بێت ینی ئەم ئەبێ بە هۆکار بەڕاستی بۆ تێکدانی خێزانێک ئەمە لە ڕووی جەریمە و تاوانە ڕووی شەرعیەوە جەریمێکە و تاوانێکە ئەچێتە کاری ساحیران و قورئان بە باسی ساحیرانەکە کە ساحیران ئیشیان چیە یفەرقون بین المرء وزوجه لە نێوانی ژن و مێردا جیاوازیەکەن هەر ئینسانێک لە کۆمەلگا ئافرەتێک یا پیاو بۆ هۆکاری جیاکردنەوەی ژن و مێردێک کە عەلاقەیان زۆر خۆشە پێکەوە و هیچ کێشیان نییە ئەبێتە شەیطان و ڕۆڵی شەیطانی بینیوە و ئەمە ئەبێ حاکم بۆی هێل دادگایە عقوبەی دنیاییشی هەیە عقوبەی قیامەتیشی هەیە عقوبەی دنیاەکەشی تەحزیر حاکم خۆی دەستی کراوەیە چۆن سزایدا سزای بە ئەوە یەکێکی جەریمەی گەورەیە کچانەشن کە لەوانەیە ئیلتیزامی دینی زۆریشیان نەبێ کە بڵێن قسە ئەکەن یەکسەر باسی ئەوەکەن شەرع ڕێگەیاوە بالا شەرع ڕێگە نەداوە بۆ حاڵەتە شەرع ڕێگەی داوە بە خودی زەواجەکە بەس ئەمەم شێوازە ناوکو پێم نەوتی ئەنی ئەحکامە شەرعیەکە وجودی هەیە بە شوێنەکەی کوێیە کێ جێبەجێکم کێ جێبەجێکە چونکە ئەمانە هەمووی خراپ دەستی کراون هاتوین و پێم وتی هەمووی پارچە پارچە کراوە یەکەیەکی زۆر گەورەیە ئێمە هاتوین دانەدانەیمان دەرهێناوە دانەدانە خۆی بینی لەنگە ناقصە چونکە کەمتر سوڵەتەکە تەواو نییە ئەوکو ڕستمێ واتانێ هەر جاری پاچێکی دەکەیتەوە هەر ڕستمێکی پاچێکی پیشاندا هەر ڕستمەکە تەواو نییە بەشێکی هەنێک جاریش دەتوانین بەپی بەرژەوەندی خۆمان بەکاری بهێنین زۆر سپاس دکتۆر ئەرکت کێشا گومانم نییە کە وەڵامی زۆربەی پرسیارەکانمان لە بەڕێستەوە دەستکەوت ئەچمە لای بەڕێز جیهاد عومەر ڕیشاوی کە بەڕێزیان توێژەرەوەی کۆمەڵایەتین لە نێو دادگایان و بەرکەوتنی زۆریان هەیە لەگەڵ ئەو کەیسانەی کە هاوسەرگیری دووهەم ئەنجام ئەیەن بزانین بارودۆخی دەرونی خانمەکان چۆنە و بە سوپاسەوە بۆ جاری دووهەمیشە لەگەڵمان بەشدارە لە بەرنامەکەیە بینەرمان. سڵاو لێبێ کاک جیهاد سپاس بۆی بۆ جاری دووهەم بوویتە میوانی بەرنامەکەمان و بە تایبەتر بۆ قسەکردنە سەر ئەم بابەتە لەبەرەوەی بەڕێز کاک جیهاد عومەر ڕیشاوی خۆیان لە نێو دادگایان زۆرترین بەرکەوتنیان هەیە لەگەڵ ئەو کەیسانەی گرفتی خێزانیان هەیە. پرسیارەکەمان بۆ دەست پێەکەین زۆربەی ئەو خانمانەی کە
ئەیانەوێ جیابنەوە لە هاوسەرەکانیان باز لەواکڵی هاوسەرەکەم پەیوەندی هەیە یاخود بەردەوام هەڕەشەی ئەوە کاژنی دووهەم ئەهێنم یاخود هاوسەرگیری دووهەمی بەدزیەوە کردووە دێنە لای بەڕێستان لەو بارودۆخەیە ئێوە وەکو توێژەرانی کۆمەڵایەتی چۆن یارمەتیان ئێن بڵێ سەرەتا ئەوەی کە پەیوەندی بە بەشی توێژینەوەی کۆمەڵایەتی بێ لە دادگای باری کەسێتی ئەو بابەتەیە کە بابەتی جیابوونەوەیە لە بابەتی جیابوونەوەی هاوسەری بەشێک لەو گرفتانەی کە ژنان ئافرەتان هەیەنەوە هۆکارە بۆ جیابوونەوە مۆزوعی باسکردنی پەیوەندیەکە لە دەرەوەی ئەو پەیوەندی کە ئەم هەیەی لەگەڵ هاوسەرەکە جا ئەو پەیوەندیە جاری وایە هەر پەیوەندیەکی دەرەوەی خێزانیە و جاری واش هەیە چۆتە قۆناغی ئەوەی کە داوا کرێ بۆ هاوسەرگیری جاری واشە قۆناغەکە یعنی زۆرتر ئەڕوا لە مۆزوعی ئەوەی کە تەنها باسکردن بێ هاوسەرگیری کردوێتەوە بە نهێنی ئالێرەوە هۆکاری داوای جیابوونەوەی ئافرەتەکە بۆ ئەوەیە کە ئەو ئیتر ناتوانێت جارێکی لەگەڵ کەسێکی ترا بژی کە پەیوەندیەکی تری هەیە لەگەڵ کەسێکی ترە ئەوەی کە لەسەر ئێمە بێ ئەوەی پەیوەندی بە توێژەری کۆمەڵایەتیەوە هەبێ ئەوەیە کە ئایا بگەینە ئەو نەتیجەیە کە ئایا ئەم هاوسەرگیریکردنەوەی دووەمی ئەم کەسە ئەگەر بە مۆزوعێکی یاسایی ڕۆشت بێ ئەوەیە کە قسێ لەگەڵ هاوسەرەکە ئەکەین کە چۆن بتوانێ لە ئینگلیزیا پێڵن کۆپین خۆگونجاندن لەگەڵ ئەو بارودۆخەی کە هەیە طبعا ئەمە بە زۆر ناکرێ و ئەمە ناتوانانی تۆ ناچاریکەی لە مۆزعا بمێنێتەوە بەڵام ئەوەی ئێمە کە بمانەوێ ئەم پەیوەندی هاوسەرگیری ئەو تێک نەچێت چونکە هاوسەرگیریەکە کراوە و بەشێکیان کە بە نهێنی کردوێتی دواتر دێتە دادگا بە زەواجی خارجی عقدی زەواجی بۆ ئەکرێ و مۆزوعی غەرامە وانیتایە ئەمە ئەبێت تۆ بزانی چۆن لەگەڵ ئەم حاڵەتە مامەڵاکەی بەڵام ئەوەی کە پەیوەندی علاقەی بە بابەتی دەرەوەی هاوسەرگیری هەیە ئەوە بابەتێکە کە تۆ ئەبێ ئیش لەسەر پیاوەکە بکەی کە چۆن بتانی ئەمەی پێ چارەسەر بکەی چونکە زۆربەی چارەسەریەکە لای پیاوەکە ئەو ئیشەکەی کردووە ئەو ئیشەکەی ئەنجام داوە بەڵام گرفتە قورسەکەی ئێمە لەوایە مەوزوعی ئینکاری لێکردنە کە پیاوەکە هەمیشە ئینکاری لەوەکە کە ئەڵێ ئەمە وەهمی خۆیەتی دروستی کردووە ئەمە وەهمێکە ئەو لە وەهماژی من هیچ علاقەیەک و هیچ پەیوەندیەکم نییە و زۆر جار مەسەن باس دەوە کەن شایەتم بۆ بێنە کوا شاید لە بین هەیە ئەوانە لەبەرەوە جاریش خانمان کە سەردانی دەروون ناسەکانەکەن ئەڵێن خواخوامە بەڵگەیەکم دەستکەوێت لەبەرەوە سلماندنی ئەوە بۆ ئافرەتەکە قورسە ئەو کاتە شتەکە بە ناکۆکی و نەگونجانەکە لەوە بەردەوام بێ و بە ناکۆکی و نەگونجان کۆتایی پێە ئەوەی کە بۆچی مەسەن ئافرەت نایەوێ یا عیلاقەیەکی تر هەبێ زیاتر ئیسە فۆکسەکە لەسەر ئەوەیە بۆچی ئافرەت نایە پیا و عیلاقەیەکی تری هەبێ و هاوسەرێکی تری شەریکێکی هەبێ مۆزوع گرفتەکە لەوایە ئێمە تەرکیزمان خسۆتە سەر ئافرەتەکە لەم لاوە ئەگەر سەیری پیاویش بکەی کە باس لە هەردوو ڕەگەزەکەین ئێخۆ پیاویش ئامادە نییە ئافرەتێک کە لە ژیانیایەتی جاری وایە ئەسڵ نەکرد ئافرەتێک لە ژیانەتی ئەو ئافرەتی کە عیلاقەی لەگەڵا دروستەکە ئەمە پێی خۆش نییە نەکرد پێی خۆش نییە یعنی لەوچە کارەساتێ بەقەومێنێ ئەگەر خۆشەویستەکەی لەگەڵی ترا عیلاقەیە بێ ئێمە بۆچی زیاتر زەختەکەمان کردوتە سەر ئەمەی کە بڵین ئافرەتێک بۆچی ناوێت لەگەڵ هاوسەرێکی ترا بژی ئەسار کەسێک جێ لە قسەکانی بەڕێزت بێ ئەڵێ پیاوە و پیاو ئەتوانێت و ژن نابێت خۆی گرفتەکە لێرەوە دروستە بێت گرفتەکە لێرەوە دروستە بێت کە چێ ڕێیاوە بەوە چێ ئەم تەفسیرە ئەم کللتورەی دروست کردووە کە پیاوە و ژنە تەمان هەر پیاو ئەوەی وتوە پیاو و ژنە لەبەرەوە ئەبێ ئەمە گۆڕانکاری تێبکەوێت تۆ طبعا ئێمە حەدیثمان هەیە باشە حەدیثمان هەیە ئەڵێ ئەگەر طبعا تۆزە بچینە لایەنی شەرعیەکەیەوە چونکە مۆزوع زۆر پەیوەندی بە شەرع وایە ئەڵێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه کەسێکتان کە بۆ خۆی چی پێخۆشە ئەبێ بۆ طبعا لە حەدیثەکە بە ئەخیری هاتووە بۆ براکەی کە مەبەستی بەرامبەرەکەیە طبعا لەفزی عەرەبی هەیە کە بە مذەکەری هەیە مؤنەسیش ئەگرێتەوە مثلا لە هینا لە قورئانە باسی مثلا هەندێک مثلا کەوتراوە ڕیجال مثلا مثلا کە ئەڵێی مرۆڤ هەردوو لا ئەگرێتەوە
لەبەرەوە لەو حەدیسا تۆ ئەبێ سێریەوەکەی تۆ بۆ خۆت پێت خۆش نییە نەک هەر هاوسەرەکەت عاشقەکەت ئەوەی کە دڵداری لەگەڵاکەی لەگەڵ کەسێکا پەیوەندێکی ترێ بێ نەک جاری وایە پەیوەندی جاری وایە عاشقەکەی ئامۆزایە لەگەڵ ئامۆزەکەیە تۆزێک سوحبەتیان هەیە ئێمە ینی گرفتی وامان هەبووە لە مەحکەمە ژنەکەی لەگەڵ ئامۆزەکەیە سوحبەتیان هەبوو ئەم لێرەوە گرفتی بۆ دروست بۆ پیاوە لەبەرەوە تۆ خۆت بەمە ڕازی نیت ئەبێ بچیتە ناو پێستی ئەویشەوە ئایا ئەوت هەست بە چیەکە تۆ لەم لاوە خەریکی ئەم حاڵەتی یا خەریکی ئەم مۆزوعی زەواج و پەیوەندی و عیلاقات گلەی زۆربەی خانمان چییە کە سەردان ئەکەن یعنی هەستەکەن ئەم وەزعی کە مێردەکەی ڕەخساندوێتی ئەڵێ شەرع ڕێگەی پێیان و ژنە هێنم قوبوڵیەکەی قوبوڵی ناکەی یعنی من هەر ئەم قرارە ئەم بارودۆخیان چۆنەکەین بۆ لای ئێوە گلەی و گازەندەکانیان چییە چیان ئەوێت ئایا ئەو حجە بەقوتیان بەدەستەوەیە کە ینی شەرعیەت بابا هاوسەرگیری دووەمەکە لەم ئەم ساڵ ئێمە لە دادگا کە لە سێری داتەکانم کردووە 55 داواکاری هاوسەرگیریمان بۆ هاتووە بۆی ئیزنی بیزەواجان پێ ئەمە ڕسمی بەڵێ طبعا هین بەس ناو دادگای سلێمانی لەو 55 25 هاتوۆتە لای ئێمە وەکو توێژەری کۆمەڵایەتی کە من خۆم ئیشی لەسەرەکەم لە ئیزنی بیزەواجەکە بەشی توێژینەوەکەی لای بدا لەو 25یان طبعا ئێمە دانیشین لەگەڵ ئافرەتەکە قساکەین ئافرەتەکە و پیاوەکە بە یەکۆ دانیشتن هیچ کەسێک هیچ ئافرەتێکم نەدیوە من بە دەموچاوی بەشوشی بە وەکو عەرەب بەڵێ ڕەحابەتی سەدر هاتبێتە ژوورەوە یعنی بەکراوەیی بە دەموچاوی بەخۆشی هاتبێتە ژوور طبعا ئەو بۆچی هاتووە بۆ لای من هاتووە عریزەیەکیشی پێیە یەکێک لە بەرجەکان ئەوەیە کە ئافرەتەکە بنووسێ من هاوسەری فڵان کەس ڕەزامەندم هاوسەرەکەم ژن بێنێتەوە ئیمزاشی کردووە هیچ کامیان نەهاتون لە لای من دەموچاوێکی بەشوشیان هەبێ و مثلەن هیچ نەبێت زەردەخەنەیەک لەسەر لێوی بێ ئەسڵ نەک هەر ئەوە ئێمە توێژەری کۆمەڵایەتی نۆکۆڵن پەڕی سبی شەخێنینەوە ئەم قورگەی پڕ بووە لە گریان بەڵام نایە دەری ببڕێ بۆچی نایە دەری ببڕێ کە تەنیایەکەمەوە ئەڵێ کاکاتیە ماڵم لێ تێکچێ لەبەرەوە ئیشەکەم بۆ لەبەر پێویستی بەڵێ ئیشەکەم بۆ بکە ڕزامەندیەکەم بۆ کە بە ماڵی من تێک نەچێت لەبەرەوە ببوورە لێرە قەتعداکەم هەستەکەی ئەو خانمانە ئەوە قوبوڵ ئەکەن کە ماڵە باوانیان ڕازینین جا ببنەوە یاخود گرفتی بەخێوکردنی مناڵیان هەیە یان ئەو قسەیە کە زۆربەی خانمانەیەڵێن قسەی خەڵک و با خەڵکم پێخۆش نەبێ جا ئەوەی کێکە لەو ئەنجامانی کە دوێنێ توێژینەیەکم خوێندۆتەوە لە وڵاتی کۆنگۆ کە وڵاتێکی ئیسلامیش نییە تعدودی زەوجاتی تایە فرێژنی تایە یەکێک لەو دەرەنجامانی کە هۆکار بووە بۆ ئەوەی ژنی یەکەم قوبوڵی هاوسەرگیریکردنەوەی دووەم و سێمی پیاوەکەی بکە ئەوەی کە ماڵە باوکانیان بوونی با بڵین کچەکەیان لەناو هاوسەرگیری فرەژنیا پێ باشتر بۆ لەوەی کە کچەکەیان بێتەوە بۆ ماڵەوە و تەلاق دراوە ئەویان پێ باشتر بووە طبعا ئەمەش بڕیاردانێکە خەڵکی ترێکە نەک ژنەکە خۆی لێشە و گرفتێکی تر دروستە بێ لەبەرەوە ئەمە حاڵەتێکە کێنە لای ئێمە بۆ حاڵەتەیەنەوە ژوورەوە کە بە بێزاری بە بێتاقەتی لە ناچاریایە لەو 25 حاڵەتەی کە هاتۆتە لای من چواریان پێنجیان مەرجی ئەوەی تیا بووە کە هاوسەرگیری لە ڕووی یاسایی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە ئەمە بەڵێ پێویستی بە هاوسەرگیریکردنەوە هەیە باشە مەرجەکان چین ئەمەوێت بە کورتی بە شێوازێک کە بینەرانی شتێ بکەن لە ڕووی یاساییەوە کە بەڕێستان ناو دادگای ئیشەکەن و توێژەرەوەی کۆمەڵایەتین مەرجەکان چین دکتۆر محەممەد باسی مەرجە شەرعیەکانی کرد کە زۆر قورسە ئایا لە ڕووی یاسایەکەشە ئەوە قورسە ئەگەر قورسە ئەم خەڵکە بۆ دائیمەن بەسەر زمانیەوەیەتی وەڵا ژنێنم و ژنی دووەمێنم لە ڕووی بەڵێ لە ڕووی نەزەریەوە کە دانراوە قورسە بە تایبەتی لە هەرێمی کوردستان قورستر کراوە ئەیتر یاساکەمان بەدڵە بەدڵنیە یاسایە و ئیتر دەرچوە ینی یاسایە و تێپەڕیوە ئەگەرمانەیە ئەم یاسایە غەڵەتەوە بیگۆڕین ئەوە ڕێگای تر هەیە ڕێگای سەسنوقی دەنگدان هەیە توانی خەڵکێک بنێری بۆ ئەوەیە کە ئەو یاسایە جێبەجێ تەطبیق نەکە بابینە سەر بابەتەکەی خۆمان مەرجەکان ئەوەیە یەکەم مەرج ڕەزامەندی ژن یەکەمە باش مەرجی دووەم کە لە هەمووی قورسترە و لەما زۆربەی ڕەفزەکان لە لای ئێمە ئەدرێ ئەڵەیە
ئەبێ ئەم ئافرەتی خێزە هاوسەری یەکەم نەخۆشیەکی هەبێ ئەمە یەک ئەمە مەرجێک نەخۆشیەکە چی بێ مزمین بێ درێژخایەن بێ اینجا لەگەڵە ئەم درێژخایەنیە لا یورجا منه الشفاء ئەبێ ئەمەلی چاکبوونەوەی نەبێ یعنی ئەگەر دکتۆرێک بڵێ ئەم نەخۆشیە مزمینە بڵێ ئەمەلی چاکبوونەوە هەیە نابێ اینجا أم مرض مزمنة لا يرجى منه الشفاء يتعذر معه الحياة الزوجية ناتوانيا جياني هاوسرگيري بردوام يعني أجر كسر نخوشي هبه مزمنش بيه دريش خيان بيه والشفاء شي نبيه بلان بتوانيا هاوسري بكالق المردة هر ريك بينادي أما أوا إنجا ياخد عقم الزوجة يعني أفرتك نتوانيا منالي ببيه آليرا همو أمانة بدمي نابي همو أمانة أبي بيه محكمة نووسراوێک بەرێ بۆ لیژنەی طبی مختص لیژنەی پزیشکی هەمیشەیی لە جادێ قەناتە لیژنەی پزیشکی هەمیشەیی لەوێ ئەم لیژنەیە بڵێن ئەم ئافرەتە ئەمەی هەیە ئەم وەزع یعنی بسەلمێنرێ بە شێوازێکی پزیشکی ئێستا خانمانەوەی کە بینەری ئەم بەرنامەیە بێت و بەڕێکەوت ئەگەر مێردەکەی شتێکی وای وتێ بێ ئەڵێنە نەخۆشم و مناڵیشم هەیە و ژن و مێردایەتیەکەش مەزبوط جا ئەو 25 کە هاتووە بۆ لای من کاڵم پێنجیان مؤهل بوون ئەو بیستەی تری هەمووی لیژنە پزیشکی و توێتی ئەم ئافرەتە هیچ گرفتێکی نییە ئافرەتێک 5-6 مناڵی هەبێت یعنی چی ئەم ئافرەتە ئیتر تەواو یعنی ئەم ئافرەتە لە کوێ عقمی هەیە 6 مناڵی هەبووە یا مثلەن ئێمە مەسەن بۆ نمونە گرفتێکی تر کە تووشمانە بێت لە مەوزوعی زەواجی دووەمە پیاوان ئەچن مارەی ئەکەن ژنی دووە مارەکەن ئینجایەن بۆ ئیزن بی زەواج کە ئەمە غەڵەتێکە زۆربەی پیاوان تێیەکەون تۆ مادەم ئیزن غەڵەتێکە بەڵام ڕێگەیەکی شەکە زۆربیان پیشانی یەکتری ئێن ئەڵێن بڕۆ بە دزیەوە بی کە دوایی غەرامەیەکە و ژنەکەش ڕازی ئەویاندا ئەمەیان شتێکی ترە ئەمەیان مارەکردنە بەس نەیگواستۆتەوە یعنی ئەڵێ یەت ئەڵێ نەمگواستۆتەوە کە تۆزێ لەگەڵ یا قسە ئەەکەی سیرەکەی ماری کردووە لە چیا بۆ دەرەکەی مەسەن بۆ نمونە من ئەمڕۆ حاڵەتێکی وام لابوو ئافرەتێکی تریان لەگەڵا بوتم تۆ چیت وتی من وەڵا ژنی دووەمە وتم بۆ هاتووی بۆ ئێرە وتی وەڵا من مارە کراوم پیاوەکە ویستی فریاکە وتی نانا ئەوانیە ئەوانە هێشتا مارەم نەکردووە منیش تەمان لە وڵاتە ئەژیم وتم چۆن ئافرەتێک یەتە دەرەوە لەگەڵ پیاوێکی غەریبا بێ مارە کرابێ وڵایەتی دوایوتی وەڵا ڕاستەکەی بەڵێ مارەم کردووە ئالێرەوە گرفتەکە دروستە بێت کە تۆ هێشتا ئیزنت پێ نەدراوە چۆن ئافرەتێک مارەکەی ئالێرەوە ئیتر يعني ڕەفز دروستە بێت لە محکەمە بۆیە زۆربەی ڕەفزەکانی ناو محکەمە ینی داواکردنی زەواجی دووەم لە هەرێمی کوردستان بە ڕەفز دەرئەچێت اینجا مەرجی تر ئەوەیە کە کاوانی تر تۆزێ ئاسانترن ئەمە قورسەکەیانە ئەوەیە کە پیاوەکە تەعاهود با کە دادپەروەر بێ تەعاهود ئەیە تەعاهود ئەیە کێشەی نیە چونکە دوایە و تەعاهودە کەس نییە لێ بچێت تۆ عەدالەت نەبوو کەس نایگرێ خۆ کەس سجنی ناکا خۆ عقوبەیەکی لەسەر نییە مەرجێکی تر ئەوەیە کە توانای دارایی مؤهل بێ جا لە مۆزوعی توانای دارایی مش مۆزوعێکی ترە لە توانای داراییە کە مؤهل بێ بۆی کە بتوانێت دوو هاوسەر بخێوکە کاتێک کە لێ پرسی بە تەنیا ئەگەر لێ بپرسە داهاتت چۆنە وەڵی بەخوا ملیۆنی دینارم هەیە بەشم ناکە بۆیە خێزان بەڵام کاتێک کە ئێ زەواج کاتەوە بە منەڵێ کورەجا ملیۆن دینارە بەشی 3-4 خێزانی شەکە گرفتێکی تریش چییە کاتێک هەر ئەم جۆرە لە خەڵک کەیەن بۆ زەواجی دووەم ئەگەر خێزانەکەی یا مناڵەکانی داوای نەفەقی لەسەر بکەن خۆی خاتە سەر ساجی عالی تاوانێشتانمان زۆر بینیوە خۆی خاتە سەر ئێمە خەڵکمان لا بۆ خاوەنی کۆمپانیا بووە کۆمپانیاکەی بە ناوی خۆیەوە لا بردووە هەتا ئەو مدەی داوای نەفەقە و تەلاقەکەی کۆتایی پیاوە دوای خچێ سەر خۆی ئیفلاس کردووە باشە کەچی کاتێک کە لە هاوسەرگیریەت یەت ئەڵێ من کوردستان من بەخێویەکەم بۆ نمونە لەبەرەوە ئالێرەوە چی دروستە بێ با باسی شتێکیشمان پێشوەی بچمەوە مۆزوعی هاوسەرگیریکردنەوەی دووەم ئەو مۆزوعی نهێنیەی کە بە نهێنی ئەکرێ خۆی ئینەیەکی تایە ئەگەر شتێک شەرعیە و ئەگەر خوای گەورە ڕێگەی پیاوە کە واڵێن من ناڵێم خۆی گەۆڕی پێ بەس هینەکە وایە یعنی با بڵێن بانگەشەکە وایە کە ڕێگەی پیاوە ئەگەر وایە بۆ بەنهێنی ئەیکەی زۆربەی ئەو حاڵەتانی کە هەیە بەنهێنی ژن دوای 3 مانگ 2 مانگ ئەویش چۆن زانێتی بە سوڵفە یاخود نەخێر پیاوەکە پێوتووە بۆی کردووە بە ئەمری واقع ئالێرەوە نهێنی ئەم نهێنیە لەگەڵ ئەو مۆزوعانێت کە باسمان کرد
گرفتی دادپەروەری دروستەکە یەکێک لە مەرجە سەرەکیەکانی عیلاقەی زەوجی دووەم ئەوەیە کە تۆ عەدالەت بی لە بینی دوو هاوسەرە باشە هەر لێرەوە عەدالەت هاوسەری عەدالەت ئەکەوێتە ژێر پرسیارەوە. زۆر باشە یەکێک لەو بابەتانی تر کە زۆر باسی لێوە ئەکرێت تەنانەت لە سڵحە عەشایریەکانیشی کە لە ناو خێزانە ئەکرێ خێزانی ژنەکە و خێزانی پیاوەکە زۆر جار پیاوان باس لە گرفتی سەررجیکردن ئەکەن کە ئەمە ئیکەن بە حجەیەکی زۆر بەقوت کە زۆر جار بەداخەوە خێزانی ژنەکەش پاڵپشتی پیاوەکەکەن ئەڵەن دیارە ئەم کچەی ئێمە ئەم خوشکەی ئێمە مشکیلەیەکی هەیە هەنێ جاریش ئەڵەن لە دادگایە محکەمەی داخرا و دروست ئەکرێ ئەم مۆزوعانە باز ئەکرێت ئایا ئەم مۆزوعە خۆ ئەمە ناکرێت بسەلمێنرێت؟ بڵێ ئەمە سەلماندنی زۆر قورسە چونکە وەکو چۆن وتم ژنەکە ئیدعایەوەکە کە پیاوەکە عیلاقاتی تری هەیە و پیاو ئەڵێ ئینکاریەکە لەوەشە کە پیاو ئیدعایەوەکە ژن ناتوانێت بە شێوەیەکی باش ژنایەتی خۆی بکە ژنەکە ئینکاریەکە ژنەکە ئینکاریەکە مەسەن بۆ نەیەکێ لەو ئینکاریانی ئەڵێ ڕاست کە ڕاستیشەکە ئەڵێ من چۆن 4 مناڵم بووە 4 مناڵ خۆ بەچی بووە بۆ نمونە لەبەرەوە سەلماندنی ئەمە چونکە پەیوەندێکی خێزانی هەیە زۆر قورسە ئەوە واکە کە زۆربەی مۆزوعی هاندانەکان بۆ ئەو بێ کە ئافرەتەکە یان پیاوەکە وا ئیدعاکە کە ئافرەتەکە ژنایەتی خۆی لەگەڵ ناکا بۆیە پەنای بردو بۆ هاوسەرگیری دووە. دەست خۆش بە کاک جیاد ئەرکت کێشە. ناتوانین نکۆڵی بکەن لەو کاریگەریەی کە کۆمەڵگا لەسەر ژیانی تاکەکانی دائنێ و ئەو دابوونەریتەی کە لە نێو ئەو کۆمەڵەیە پەیڕەواکرێت و لە هەمووشی گرنگتر لە کۆمەڵگەیە بوونی ئاینێکی تایبەتە کە کەسەکان پەیڕەوی لێ ئەەکەن و لە کوردستانیشە زۆرینەی و گفتوگویانەی کە ئەنجام ئەدرێت دەربارەی بابەتی فرەژنی و ئەو بارودۆخە دەرونیەی کە بۆ خانمەکە و هەروەها لە ناو خێزانە دروست دەبێت لێکدانەوەکانی ئەگەڕێنەوە بۆ ئاین کە ئەوترێت ڕێگەمان پێدراوە. بۆ هیوایم کە لەم بەرنامەیە توانی بێتمان زانیاری دروست بە ئێوە بگەێنین دەربارەی ئەو کاریگەریە دەرونیەی کە لەسەر خانماندا ئەنرێت و هەروەها ئەو لێکدانەوەیشی کە لە ڕووی ئاینیەوە هەیە بۆ ئەوەی لە چ کاتێکا ڕێگە پێدراوە کە ئەم کارە ئەنجام بدرێت. بە هیوای دەروون دروستی بۆ هەمولایەک.